دوای زیاتر لە مانگێک لە وەرگرتنی پێشنیار و ڕاستپاردەکانی شارەزانی بواری کارگێڕی و دارایی لە سەر پرسی لامەرکەزی بۆ دابەشکردنی دەسەڵاتەکان لە مەرکەزەوە بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان، جارێکی تر ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگەی وەرگرتنی بیرروبۆچوونی چەند شارەزایەکی بواری ئابووری لە ڕەشنووسی پرۆژەی یاساکە نزیک بووەتەوە بۆ جێبەجێکردنی. داخوازی خەڵکە ئەمە پێداویستی سەردەمە ئەمە ئەو ڕێگایەیە کە دەبێت دەواازەیەک بێ بۆ چارەسەری سەررجەم ئەو گرفتانێک کە لێسا لە سیستەمی ئیدارەیە ڕوویاوە. ئەمە شتێکی شاز و شتێکی داهێنان نییە، ئەمە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە پەیڕەوە کرێ، ئەوان نەتیجەی باشان لێوەرگرتووە، سوودیان لێوەرگرتووە. ئێمەش هەوڵمانەوە لەم قەیرانەیە وەک چارەسەرێک ئەمە دەواازێک بۆ چارەسەر و بینینی ئەمانەش و وەرگرتنی بیرروڕای و سەرنجی ئەم بەڕێزانش تەنها بۆ ئەوەیە کە پرۆژەکەمان کامل بێت. ئامادەکارانی پرۆژەی لامەرکەزی دەڵێن دوای ئەوەی لە ڕابردوودا چەند سیستمێکمان تاقی کردووەتەوە سەرکەوتوو نەبووین، لە ئێستادا باشترین هەڵبژاردا سیستمی لامەرکەزیە و دابەشکردنی دەسەڵاتە کارگێڕی و دارایەکانە بەڕەچاوکردنی ئەو وڵاتانەی کام سیستەمە پیادە دەکەن پێشکەوتنی باشیان بە خۆیانەوە بینیوە لە بەڕێوەبردندا. ئەمە ئێمە داوایەکەین ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانیۆک و هەڵبژێراوی سنووری پارێزگاکەین. دواتر ئێمە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستانیش ئەکرێ گەر ئەنجومەنی وەزیران خۆیان ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکەن، ئەو گاتە بێتە بابەتێک بۆ سنووری هەولێر و بۆ سنووری دوهۆک و بۆ سنووری سلێمانی و بۆ سنووری هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانیش ڕاستە خزمەت گوزاریەکی زۆر باشە گەیەنێ بە لەبەرچاوگرتنی وڵاتانەی سیستەمی لامەرکەزی کارگێڕی و دارایی پیاداکەن کە بەرەو پێشوونی باشیان بەخۆیەوە بینیوە. لیژنەی ئامادەکاری ڕەشنووسی پرۆژەی لامەرکەزی ئەو هێڵە گشتیانەی دانرابوون لە کارنامەی ئەنجومەنەکەدا هەنگاو بە هەنگاو خەریکە وەکو خۆی جێبەجێ دەکرێت بە سوودوەرگرتن لە توانای شارەزایان و پسپۆڕانی دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی و دەوڵەمەندتر پرۆژە یاساکە ڕادستی ئەنجومەنی وەزیران و پارلەمانی حکومەتی هەرێمی کوردستان بکرێت بۆ جێبەجێکردنی. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.